پەیداکردنی نانی حەلاڵ زەحمەتە؟ بەڵێ زۆر زەحمەتە، زۆر زەحمەت. زۆر زەحمەتە. چۆن باسی زەحمەتەکانی بکە؟ زەحمەتەکانی ئەوە لە بیسمەلان زۆر سبەیش خۆت سەکاری خۆت و بە حەڵالیشیش بکەین. زۆر زەحمەت بێ پارەی حەلالی، زۆر زەحمەت. ئەو لە سبەی و سەعات نەواتیمە تا ئێستا تا 5:30 دەبینێم. فتاریش دەکەم دێمەوە سناعێ تا 10 شەوە 11 دی زەحمەت نییە. وەستا هات دین و دەبی، برسی دەبی، ماندی دەبی. ئەدیکو بۆ پەروەردگار بە ڕۆژی دەبی چه هەستێکە کاتێک نانی حەلاڵ دەبەیەوە ماڵەوە؟ خۆشترین هەستم هەیە. کە فتار دەکەم لەکەمە دنیا هەموویە منە بەس بەڵای حەلالی ها نە بە حاڕامی. هەموو لێیە من عسابی دەکەم. زۆر خۆشە، زۆر خۆشە، خاص بە ڕەمەزانان. تامی خۆیە لە ڕەمەزان. ئەدیکو تامیشە شتیوانیە. وەرە یاسین. وەستا ئاهات هیچ جار بووە پێشنیاری ئیشێکی باشت بۆ بکەم پارەیەکی باش بەڵام گومانت لە پارەکەی هەبێ و نەتکردو بێ؟ بەڵێ نەجارێک بژاشتۆ لە مەڵاتیە و ناشکەم. چۆن ئەگەر باسکەی؟ وەڵڵاهی چۆن باسکەم نەفەر هەیە شراکەت لەگە دەکاتن سیارە لۆ دێنین معرەزە هەموو شتەکە وەرە کوڕ بجای شابینە لۆ دێنن و نایکەم بە حەڵالی خۆم دەکەم باشترە. ئەو معرەزی عالەم فەقیرە هەیە ئێمەش ئەوە ئەسنایە من دائما كلام قال بالغ حلالي باشتر الحمد لله باز دبي دي وقال الحمد لله باشتر انا باز دكي